بەردەوامە بین سانا ئێستاش گفتوگۆی بابەتی تەوەری یەکەم لەگەڵ میوانەکەمان بە سپاسەوە لە ستۆدیۆکەین بابەتەکەشمان هەتایبەتە بە هونەری حوتم. باشە. بەڵێ لە ڕابردوودا تەنانەت لە ئێستاشدا دوو بۆ چوونی جیاواسێ سەبارەت بۆی ئایا کورد خاوەنی سینەمای خۆیەتی یاخود خاوەنی سینەمای نییە. بەشێک پیان وایە کورد بەڵێ خاوەنی سینەمای خۆیەتی بەشەکەی تریژەڵێن نەخێر هێشتا ماوە و ستێپ بای ستێپ قۆناغ بە قۆناغ ئەتوانێت بێتە خاوەنی سینەمای خۆی. بەڵام ئەوەی جێی خۆشحاڵیە کە لە ماوەی ڕابردوودا سەرباری قەیرانەکان چەندین فیلمی کوردی لە سلێمانی یاخود لە ناوچەکانی تری هەرێمی کوردستان بینەرێکی زۆریشان بەرهەم هاتووە بینەرێکی زۆری هەبووە تەنانەت لە پارچەکانی تری کوردستان کەواتە ئەمە دەرخەری ئەوەیە کە بەڵێ ئێمەش خاوەنی سینەماین. ئەو سینەمایی کە ئەتوانین ئێمە کللتور و ڕەسەنایەتی خۆمانی پێ گزارش بکەین بەڵێ ئەتوانین لە ڕێی فیلمەوە ساناتوانین ئێمە لە ڕێی فیلمەوە سنوورەکان تێپەڕێنین بۆ هەر لە ڕێی فیلمەوە توانین بەشداری لە فێستیڤالە نێودەوڵەتیەکان بکەین کە لەمەوە ئەتوانین کە شوناس و کولتوری خۆمان بۆ وڵاتانی تر دەربخەین. سەرباری قەیرانەکان وەک گوتم لە ماوەی ڕابردوودا چەندین فیلمی کوردی بەرەماتوە لە سلێمانی و لە ئێستاشدا یەکێک لەو فیلمانەی کە لە ماوەی ڕابردوودا پرۆسەی وێنەگرتنی تەواو بوو فیلمی باجە. بەڵێ ئەم فیلمە لە دەرهێنانی هونەرمەند دیاکۆ بایزە ژمارەیەک ئەکتەری ناسراو لەم فیلمەدا بەشدارن. ئێمە بەسپاسەوە کاک دیاکۆ بایز لە ستۆدیۆ لەگەڵماندایە دەرهێنەری فیلمەکەیە قسە لەسەر فیلمەکەکەین بزانین بە سپۆنسەری دەستگای میدیای کورسات. بەڵێ ئەوە من بیستم دواتر لەگەڵ کاک دیاکۆ باسی دەستگای میدیای کورسات بکەم کە بەردەوام پشتیوانی هونەر و کولتور و هونەرمەندانە لە سلێمانی بێ یاخود لە پارێزگاکانی تری هەرێمی کوردستان بێ یاخود لە پارچەکانی تر بێت. کاک دیاکۆ بایس بەخێر بێت. سڵاوات باش. سڵاوات بەبارەوێش باش. خۆشحاڵی لەگەڵمانیت. کاک دیاکۆ با سەرەتا لەوە دەست پێ بکەین بیرۆکەی بەرهەمهێنانی ئەم فیلمە یاخود نووسینی سیناریۆکە ئەم بیرۆکەی لەکێکەوە سەری هەڵاوە لای تۆ. چیرۆکی ئەو فیلمە چیرۆکێکی ڕاستەقینەیە یەکێکی لە حەدەسەکان کەیسی دەستگای ئەمنیەکانە کە لەو پێش ڕووی داوە. ئێمە بەچای خۆمان زۆر لەو کۆمەڵگا لەو کێشانەمان بینیوە و ئێستا هاتووی شتڵ و شەمایلێکی سناریۆ و فیلممان پێدا و توانیوان بیکەین بە فیلمێکی باش کە خەڵک دەرسی لێوەگرێ ئازموونی لێوەگرێ خەتاکانی لێوەگرێ بیبینێ لەبەر چاوی بێ. باشە کاک دیاکۆ بەگشتی ئەم فیلمە با بڵین چەند گزارشتە لە کێشەکانی کۆمەڵگا تیشکە خاتە سەر چی ئەم فیلمە؟ تیش دەخاتە سەر کێشەی خێزانی کێشەی خێزانی شێوازی پەروەردە کە پەروەردەیە کە بە غەڵەت دابڕوایە تەعاملی باوک لەگەڵ منداڵەکانی بە غەڵەت دابڕوە ئەنجامەکەی دەبێتە چی؟ لە کۆتاییەکەیدا دەتوانێت چ کارەساتێکی گەورە بدێتەوە. لەسەر و کێشانی خێزایی زۆرتر ئێمە تەرکیزمان کردو و لە بابەتی چەکی بێمۆهڵەت لە ماڵەکاندا. بەڵێ کاک دیاکۆ پێشەوەی باسی پرۆسی وێنەگرتن پێش پرۆسی وێنەگرتن بکەین خۆناغی مۆنتاژ بکەین دەستگای میدیای کورسات وەک باسم کرد بەردەوام پشتیوانی هونەر و کولتور و هونەرمەندانە فیلمەکەش 11 بە سپۆنسەری میدیایی دەستگای میدیای کورسات نمایشەکرێت. ئەو خەمخۆری و دڵسۆسی دەستگای میدیای کورسات چۆن هەڵەسەنجێنیت؟ وەڵا ئێمە لەو شارەدا یەک تیویمان ئەگە هەبێ خەمخۆری هونەرمەندان بێ کورساتە بە ماڵی خۆشمایی دەزانین هەموو هونەرمەندەکان بۆ بزانم هەمان ڕێیان هەبێ کورسات بۆ ئێمە وەکو ماڵێکە بۆ هونەرمەندان کە بتوانین هەر کاتێک بەرهەمێکی هونەریمان هەبێ چالاکیەکی هونەریمان هەبێ بمان هەیە ئیعلامیکەین بۆ خەڵکێکە بۆ کەسەکان باشەیە ڕێگا تیوی کورساتە وەوە بۆ ئێمە دڵخۆشکەوێکە ئەوە بتوان پاڵپشتەکان بەردەوام بێن لەگەڵمان بن لەگەڵ ئێمە هادەر بن کە بتوانین ئەو ڕێگایی وا ئێمە باسان کردەوە پێش ئێمە سینەماکەمان بۆ شتڵان نەبوو کە بڵێ سینەمامان هەیە بەڵام دڵخۆشم کە ئەو ساڵ بۆ یەکەم جار لە مێژوودا لە سینەما 3 فیلمی کوردی لێبوو ئەو خۆی جێی دڵخۆشکەرە یانی جەنابەت بڕۆی بۆ سینەما حەقی هەڵبژاردنت هەبێ بتوانین هەڵبژێری لەبێری بەسەر فیلمی یەکەم لا دووەم لا سێم ئەوە زۆر دڵخۆشکەرە کە بتوانین ئێمە بچینە سینەما 3 بەرهەممان هەبێ
و ئەو چالاکیش کاتێک ئەنجامی دەبێ کە تیویەکی وەکو کورسات پاڵپشتمان بێ هان دەربێ خەڵک ڕاگەێنێ بینەرەکەمان زۆرتر بکە بتوانین ئەکتیڤتر بینەوە. باشە کاک دیاکۆ خاوەنی چەند فیلمی ترن کاتان لەسەر چەند فیلمی تێکەوە منهۆڵ و فیلمی سینەمایی هیچیش منهۆڵ و باج و بۆ یەکەم جارە لە مێژوودا توانیمانە لە ساڵێکدا سینەمای کوردی بێ فیلم نەبێ. لە ساڵێکدا و کارە بکەن سەخت نەبوو زۆریش زۆر قورس بوو بەڵام بەهۆی ستافێکی باش و تیمێکی باش و کەسانێک کە پاڵپشتیان کردین توانیمانە ئەو هەنگاوە گەورەی ببڕین و دڵنیام لە ساڵی داهاتووشدا هەر لێرە ئەعلامی دەکەم سینەمای کوردی بێ فیلمی کوردی نابێ و بەردەوام ئێمە بەرهەمێکمان لەسەر شاشەکان دەبێت. بەڵێ کاک دیاکۆ ئەگەر باسان بۆ بکەیت بە گشتی لۆکەیشنی ئەم فیلمە دیاریکراوی کوێ بووە ئەو ئەکتەرانە چەند من لە پێشەچەکە باسم لەوە کرد کە ژمارەیەک ئەکتەری ناسراو بە ئەزمموی بەشداریان کردووە لۆکەیشنەکە یاخود باسی ئەکتەرەکانمان بۆ بکەیت پرۆسی وێنەگرتنەکە چەند ڕۆژی خایانوە. لۆکەیشنەکانمان لە شاری سلێمانی بوو لە گەڕێکێک لە ئەقاری تەسوێنەگرتنمان بۆ کردەوە بەشی زۆرینەکەی لە باڵەکەدا بچۆ حەدەسەکە لە باڵەکەدا ڕوودەدا بەشێکی لە دەستگای ماگەرێت بۆ بەشێکی لە خەستەخانەی شار بۆ بوومەسیلەکان کەسانی دیاری تەدا وەکو ژیابرایم خەیات وەکو کاک ڕزگار باهیر کنارخان کنار سەرچڵ ڕۆژانی حەمەجەزا شادیا کەیوان کەسانی باشی تەدا و بە ئازمون بوون لە تەنیش کەسانی بە ئازمون کەسانێکی تازەشمان هێناوە کە بتوانین مومەسیلی تازە پێشکەوتون کە مومەسیلمان هەیە بەڵێ یەکەم جارە دەرکەوتوە. تا چەند گرنگە بۆی کە لەم ڕێگەی ئەم فیلمانی پڕستانەوە کەسانی تازە بێنە ناو هونەری سینەماوە. ئەبێ ساڵ لە پرۆژەکانی پێشوودا چەند مومەسیلێکی تازەمان اختیار کردبوو کە قەت تەمسیلیان نەکردبوو و فیدبەکی بۆ خەڵکیش زۆر خۆش بوو. یعنی ئێمە ئەو دەستکراوەیە بۆ مخرجەکانی کەشخێکی ساز دەکەین کە کۆمەڵێک مومەسیلی تازە بێ بتوانێت زۆرتر هەڵبژێرێ بتوانێت مومەسیلی باشتر هەڵبژێرە یا حەقی هەڵبژاردنی زۆرتر بێ فیس و فیگەری جیاواز بێ بۆ بابەتە زۆر گرنگە کە بێ بتوانین مومەسیلی تازە بێنین لە تەیشی کەسایەکی کە ئازمونیان هەیە ئەو تعادولە ڕاگرین ئەو باڵانسە ڕاگرین و باش دەستکەوتێکی باش بێ. کاک دیاکۆ باست کرد کە ئەم بابەتە بابەتێکی لە واقعی خۆمانە ڕوویاوە. بەڵێ چی وای لێ کردی ئەم بابەتە هەڵبژێری سەرنجی ڕاکێشایی دومیان من ئەمێ پرسم سیناریۆکەش هەر خۆت بۆ نووسیوە بەڵێ چی سەرنجی ڕاکێشای کە تۆ ئەم چیرۆکە بکەی بە سیناریۆ و بیکەیتە پرۆژەیەکی سینەمایی. کاگاکەم ئێمە جاری پێشوش باسم کردبوو کە ئێمە هونەرمەندین ئێمە دەبێت ئازارەکانی خەڵک کێشەکانی خەڵک بێنینە سەر شاشە تا بتوانین چارەسەرێکیان بۆ ببینینەوە تا بتوانین خەڵک ئاگادارکەینەوە. ئێمە بۆ نەهاتوین کە هەموو شێ بڵین خۆشە و دنیایەکی زۆر ئەلوانمان هەیە و نا باشەوە دەبێت دەست بخەینە سەر کێشەکانی کۆمەڵگا خاڵەکانی وە خەڵک ئازار دەدا تەنانەت کێشەمان هەیە کە خەڵک ناتوانێت باسیشی بکە ئەو کێشانە ئەو بزەبێت یەدا لەو کێشانەیە کە من کاتێک لەگەڵ خاتوو ڕێزاری شێخ دلێر داعش بووم باسی کێسەکەمان دەکرد یعنی قسەیەکی کرد کە چۆن ئایلەکان تەنانەت بەردێکشی لەسەردادە لە ترسی ئابڕووی خۆیان و ئەوە زۆر ناخەژێنە ینی زۆر تاڵە کە بیێنی بەرچاوت. ئێمە دەبێت بێن ئەو کێشانە ئەو گرفتانە پیشای خەڵکی بدەین مەترسن باسی کەن یا گرفتەکەتان ئاشکرا بکەن کە چارەسەر بکردرێ لەوەکەوەی کە دایپۆشین. باشە کاک دیاکۆ باس لەوە کرد کە ئەمە لەو جۆرە فیلمانە نییە کە بڵێن ئێمە ئەمە ئەلوانە و ئەمە جوانە ئەوە پێ بڵێ پێ دوای ئەگەر ژانەری ئەم فیلمە لەم جۆرەی و باس کێشەکانی کۆمەلگا و تاڕادەیەک ژانەرێکی تراژیدی پێ دوای ئەگەر باسی شتە جوانەکانی کۆمەلگا بکرێت مجاملەی کۆمەلگا و بارودۆخەکەیە لە ئێستادا ئێمە سەرەتا دەبێت کێشەکان با حەلکرد دوای بچێت سەر جوانیەکان ئێمە کۆمەڵ گرفتمان هەیە لە کۆمەڵگادا کە دەبێت دەستی بۆ بەرین و چارەسەریانکەین تا پێش حەدەسی گەورەتر بگرین. ئێمە وەکو هونەرمەندێک ئەرکێکمان لەسەرە کە زروفە تاڵەکان شیرینترکەینەوەیدی هەر هیچ جێبێ بین ئەو گرفتە گەورانە حەلکەین دوای دەتوانین بچین لەسەر بابەتێک کە ئەلوان بێ.
کاک دیاکۆ با باسی ڕۆژی نمایشەکە بکەین کە 11 مانگە نمایشی تایبەتەوە نیە؟ نمایشی تایبەتەکەی دواتر نمایش دەکرێت لە هۆڵەکانی سینەما 11 بۆ خەڵکی عام دوای 11 مانگ نمایش دەکرێت لە هۆڵەکانی سینەما لە سلێمانی لە سلێمانی لە هەولێریش لە داهاتوو لە کەرکووکیش و شارە ناوچەکانیش بەردەوام نمایش دەکرێت. باشە ئەی بەنیاز نین لە داهاتوویەکی نزیکە دوای ئەوەی لە شارەکانی کوردستان نمایش دەکرێت بەشداری پێ بکەن لە فێستیڤالە نێودەوڵەتیەکان چکە من وەک لە سەرەتاوە باسم کرد ئاشکرایە کە فیلم هەموو سنوورەکان تێپەڕێنێت توانین دەڕێی فیلم و ئێمە شوناس و کولتوری خۆمان بگەنین بە وڵاتانی جیان بەنیاز لە داهاتووە ئەم بیرۆکێژ یاخود ئەم پرۆژەیە بەجێبگێنن بە دڵنیاییەوە ئێمە لە دوو پرۆژەی پێشوومان وەکو فیلمی هیچ و مەنهۆڵ لە ماوەیەکی نزیکدا دەچێت بۆ دەرەوەی وڵات هەم بۆ فێستیڤاڵ و هەم بۆ نمایش و ئێمەش کە پەخشی ئەو فیلمەتەوە بە دڵنیاییەوە دەینێرین بۆ فێستیڤاڵەکان چون بابەتەکان بابەتێکی حەساسە بابەتێکی گرینگە دەتوانێت مەسێجێک بێ بۆ دەرەوەی وڵاتیش. بەڵام کاک دیاکۆ لە فستیڤاڵەکان مەرجێکێک کە نابێ و فیلمە بیندرابێت و نمایش کرابێ وەکو پەخشێکی عام کرابێ لە زۆربەی فستیڤاڵەکان بەو جۆرە چۆن ئەتوانن بەشداری پێ بکەن لە فستیڤاڵە نێودەوڵەتیەکان؟ ڕاستە بەشێکیشیان ئەوەیە کە دەتوانێت بڵاو کرابێتەوە مەرجەکەیەوە کە پەخش کرابێتەوە جا بەشداری پێ بکرێت. ئەو فستیڤاڵانی واجەرابێت دەفەرمووی کە نابێت بڵاو کرابێتەوە لە ئێستادا من ناتوان بەشداری ئەوانە بکەم چونکە یەکەم هەنگاوی من ئەوەیە کە کولتوری سینەما لە شاری سلێمانی و لە شارە کوردیەکاندا ساز کرێ دەبێت بینەرێکی سینەمامان هەبێت لە ئێستادا ئەوەی وا من تاکیزم لەسەرەتی ئاشتەواییەک لە نێو بینەران و سینەمایە. پێ دوای ئەو فیلمانی بەڕێستان بەرهەمتان هێناوە لە شاری سلێمانی لە ماوەی ئەو یەک ساڵەدا ئەو کاری کرد و ئامانجەکەی خۆی پێکاوە؟ بە دڵنیاییەوە ئێمە یەکدانە لە شتە دڵخۆشکەرەکان و هاندەرەکانی وا من ئێستا ئەو وزە و تاقەیداوە کە بەردەوام بم فیدبەکی خەڵک بوو کە لە پرۆژەکانی پێشوە تا ئێستا هەمویان باز لە ئەوە کراوە کە بەڕاستی دڵخۆشین کە فیلمێک هاتۆ جیاواز لە پێشووتر ئازمونەکان و خەتاکانی پێشوومان چارەسەر کردو بەرەو باشتر چوین. ئێستا دڵخۆشم کەەوەی کە فیدبەکی خەڵک دەتوان بڵم لە سەدان 90 خەڵکەکە بە دڵخۆشی هاتۆتە ینی مرتاح بوو بە بینینی فیلمەکە. کاک دیاکۆ ئەم فیلمت جیاوازە لە فیلمەکانی تر؟ بەڵێ لە ڕووی تەنفیزەوە جیاوازە. کەواتە ئەی لە ڕووی ستایلەوە بۆ نمونە؟ لە ڕووی ستایلەوە هەر بخڕیجێک پەنجەمەوەیەکی خۆی هێرکاگاکەم بەش ستایلێکی تایبەت بە خۆم هەیە کە زۆرتر لە بەشی جیلی فەقیر و هەژاردا ئیش دەکەم بە ستایلەکەم تەقریبی هەرواشتە بەڵام تەنفیزەکەی زۆر جیاوازە. بەڵێ فیلمەکانی ڕابردووشت سیناریۆکەی خۆت نووسیتە؟ فیلمی هیچ سناریۆکەی ئاسۆبایز و سوێتی فیلمی مەنهۆڵ خۆم نووسیوە و باجی شەر خۆم نووسیوە. باشە کاک دیاکۆ ئەم فیلمانە چ سوودێک بەو فێرخوازانی بەشی سینەما ئاگەێنن؟ ئێمە محاولەمان کردو تەنانەت چەندە لە ماڵۆستاکانی زانکۆ کە هاتوون بینیویانە پیشنیاریان بە تەلێبەکانی خۆیان کردو بێن فیلمەکان سیرکەن چون ئێمە مەسێجەکانمان بە سوورە گەیاندووە ئەوە یەکدا لە قۆناغەکانێکە لە سینەمادا زۆر مهمە تۆ بتوانین مەسێجت بە سوورە بگەێنی یا بە حەدەسەکان بگەێنی و ئێمە ئەو شتانەمان لە هەر سێ پرۆژەکەدا کردووە و بەشێک لە تەڵەبەکان کە هاتوون زۆری نیان فیدبەکەکانەوە بۆ ئێمە شتمان لێوەرگرتووە. بەڵێکاتە کاک دیاکۆ ئەو پرۆژانی خۆت باسر کرد یاخود فیلمەکانی خۆت تا چەند پشتە بەستۆ بە خوێندکارانی کۆلێژی هونەر بەشی فیلمسازی لە زانکۆی سلێمانی بۆ ئەوەی وردە وردە قۆناغ بە قۆناغ بێنە ناو پرۆسەکەەوە. زۆرم پێخۆشە تەنانەت کامێرەوە بە تایبەتی حالیان ئێستا لە ستافەکەماندا کەسانێکی تێدایە کە لە بەشی سینەمان و ئێمە محاولە دەکەین تەجروبە بچێتە تەنیش ئاکادمی بوونەکەیانەوە کە بتوان بەجای ئەویان هەبێ بێنە سەرسێت زۆر گرینگە یانی تێوریەکە بەشێکە ئێمە شتەکان بەس فێر دەبین بەڵام کردار شتێکی کە بەتایبەت لە منتیقەی خۆمان کە ئێمە ئەو بودجێتە زەخمەمان نییە کە بتوان هەموو شتەکان ئۆپشنەکانمان ئەکتیڤ بێ کەواتە خۆمان دەبێت هەر کەسێ و سێ چوار ئیش بکە ئەوە دەتوانێت بە هاوکارێکی باش بێ بۆ تەلەبەکان. کاک دیاکۆ ئەم فیلمە چەند ڕۆژی پێویست بوو بۆ ئەوەی تەسویر بکرێت؟ ئێمە خۆمان 25 ڕۆژمان بۆ تەرخان کرد بوو بەڵام لەخوا بەزای بە مومەسیلەکانمان مومەسیلی باش بوون شەکان ستافی زۆر باشمان هەبوو توانیمان بە 17 و 18 ڕۆژ وێنەگرتەکەی تەواو بەڵێ سەرکەوتوو بن. کاک دیاکۆ بە شێوەیەکی گشتی من لە سەرەتاشە باسم کرد ڕەوشی سینەما چۆنە
بەگشتی لە هەرێمی کوردستان ئێمە چەندین قەیران بەرۆشی ئێمەی گرتووە لەگەڵ ئەوەشدا ئەوەی خۆشحاڵیە بۆ نمونە بەڕێستان یاخود چەندین دەرهێنەری لاوی تر فیلم بەرهەمەهێنن شۆرت فیلم بێ فیلمی درێژ بێ بەشداری فێستیڤالەکانی دەرەوەی پێ ئەکرێت ئەمە ئەتوانین بڵین گەشتبینین بە داهاتووی سینەمای کورد یاخود با ئەوەش بڵێن بینەری کورد لە ئێستایا چۆنە ڕەوشی سینەما بە شێوەیەکی گشتی ئەمە بەگشتی ئەمە دوا پرسیارە بینەری کورد ئێستا زۆر تێگەیشتووترە لە جاران زۆر دڵخۆش بووە یعنی دەتوانێت بێ ڕخنەیەک بگرێت کە من بۆ فیلمی داهاتووم ئەو کێشەیەم دەبێ سەبارەت بە بەرهەمهێنان ئێمە ڕاستە قەیرانمان هەیە ڕاستە زروفێکی لادەبارە باش نییە تەنانەت نەهاتنی موچە نەهاتنی بەعاشەکان ئەوە بۆ ئێمە سینەماکار زەرەرە چون بینەر ئاخر شتێک کە بیری لێ دەکاتەوە سینەمایە بەڵام لەخوا بەزیاد بێت کەسانێکی کە هەن بە نمونە دکتۆر تەها یا دەزگای کەریمی عەلاکە کە ئێستا هاتوۆتە ئەو بابەتەوە بۆ کولتورکردنی سینەما و هاتوو بودجێتێکی بۆ تەرخان کردو کە ئێمە بتوانین پرۆژە بەردەوام ئەو پرۆژە بەردەوام بکەینەوە کە بتوانین سینەماکەمان ئەکتیڤ بێ بەڕاستی لەوانەیە ئەگەر 2 ساڵەوە پێش کاگاکام لێت پرسیمە بە سینەما گەشتبینی دەمکرد نا بەڵام ئێستا لەخوا بەزیاد بێ کۆمەڵ گەنجی باش هاتووە کۆمەڵ کەسی باش هاتوون یا هەر ئەو کەسایی وا پێشووتریش ئیشیان دەکرد دەستیان بردوو بۆ بودجێتێکی کەمتر بۆی کە بەرهەم بەردەوام هەبێ و ئەوە دەتوانێت دڵخۆشکەر بێ بۆ داهاتوومان کە سینەما جگای خۆی دیتۆتەوە لە لای خەڵکیش جێی خۆی دیتۆتەوە بەڵێ فیلمکار دیاکۆ بایس دەرهێنەری فیلمی سینەمایی باج سپاس لە ستودیۆ لەگەڵمان بوون سپاس بۆ ئێوەش و تەلەڤیزۆر کەشتە سپاس